بەڵام هەندێ زانا لە زانایانی ئەهلی عرفان فەرمویانە چی؟ فەرمویانە لە حەقیقەتدا ئەوەی کە مرۆڤ جیاکاتەوە لە گیاندارەکانی دیکە ئەدەبە. جاندار ئەدەبی لە نێوانە نییە. نابینی بچووکێک ئەدەبی هەبێ لە خزمەتی گەورەیەکە، قوتابیەک ئەدەبی هەبێ لە خزمەتی مامۆسایە، ڕۆڵەیەک لە خزمەتی باوک و دایکە. ئەوە لە ناو مرۆڤە ئەبینی ئەدەب بەرجەستە ئەبێ. یەکێ لە تایبەتمەندیەکانی مرۆڤ چییە؟ ئەدەبە. بۆیە مەولانای لە شعرەکە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ مایدە ئەز ئاسمان دەرمی رسید، بی شراء و بیع و بی گفت و شنید. دەرمیانی قەومی موسا چەند کەس بی ئەدەب گفتن کو سیر و عەدەس. منقەطع شد خوان و نان ئەز ئاسمان، ماند ڕەنجی زەرع و بیل داسمان. ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ مائیدە و سفرە و خوانی پەروەردگارە هاتە خوارەوە بۆ قەومەکەی موسا. وەکو پەروەردگارە فەرمێ چی؟ ئێمە من و سەلوامان بۆ ئەنێرنە خوارەوە. گەزۆ لەگەڵ باڵندەی شەلاقە، باشە؟ باڵندەیە کە جۆرە باڵندەیەکە لەگەڵ گەزۆدا لەلایەن پەروەردگارەوە هاتە خوارەوە. بەڵام ئەفەرمێ ئەو هاتنە خوارەوە بێ بەیع بوو، بێکڕین بوو، بێ مامەڵەکردن بوو، بێ فرۆشتن بوو، بێ ئەوەی کە بڵێ ئیجاب و قبولت هەبێ. ئەمانە هیچی تیان نەبوو، دیاری پەروەردگار بوو. بەڵام چەند کەس لە بێئەدەبانی قەومی موسا، ئەوانەی شوێنی ئیمامی موسا کەوت، پێغەمبەر موسا کەوتون عەلەیهی السەڵات وەسەلام، وتیان چی؟ وتیان نانا ئێمە چیمانەوێ؟ سیرمانەوێ، پیازمانەوێ. ئەمە چییە؟ گەزۆ چییە؟ ئەو باڵندە چییە؟ ئەفەرمێ ئیتر ئەو سفرە و خوانەیان لێبڕا بەهۆی بێئەدەبی چەند کەسانیشانەوە.